ناوتان إبراهيم. کاک ئیبراهیم زەواجتان کردیەوە نێچوونێردن چەند ساڵە و زەواجتان کردێ؟ 7 مانگە. 7 مانگە تازەنە ئینشاءڵڵا خاڵێکتان دەکات سەلامەت بیا. بەختەوەر بن پێکەوە سپاس. باشە لەگەرت الحەمدلله. زۆر باشە خواردنی خۆش لە دروست دەکاتن؟ بەلەزەتە خواردنەکان. چ شیوەکی زۆر خۆشە؟ من بەخۆم زیاد هەر حەزم بە برنج و مەرەگەیە. عادەتەن برنج و مەرەگەش زۆر خۆشە. برنج و مەرەگەی زۆر خۆشە چ حەزت خواردنەکە؟ وەڵا بریانی بریانی دە خۆشیش دروست دەکەیت. دەی عافیەتتان ئینشاءڵڵا. بزانم لەگەڵ ڕەمەزانێکونە. وەڵا زۆر باشە. ڕەمەزانێکی خۆش و وەڵا فێن کەوتە تێنیت دەبینە بەرسی. ئەرێ وەڵا زۆر ڕاست تو لەگەڵ ڕەمەزانێکوی. لەخوای گەورە بەسیادی باش. دەی باش بەچی و خێریکی. من بەخۆم کاسبکارم سایقی گەڵابم. بەڵێ دەی لە شتان سەلام. ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن هەر بەختەوەر بن پێکەوە. سەلامەت زۆر سپاس. خاڵێکتان نەکات. سەلامەت بیا. لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارتان دەکەم ئەگەر زانیتان ئەو من دیارێکتان پێشکەش دەکەم ئەگەر نەشتان زانی وڵە دەبێن گۆشتی خۆشم پێشکەش بن بەچاوە. وەڵای ئەوە باشە پرسیارەکەم دەڵێ ئەمریکا ساڵی چەند بۆ ئەندام لە فیفا ئەو جا بە ئاسان کاری 1912 1913 1914 بەس ئاڵینەکان بڵێتەوە. پرسیارەکە ئەمریکا ساڵی چەند بۆ ئەندام لە فیفا بەس عینەکانی بڵێتەوە. 1912 1913 1914 12 تا 14 بڵێتن ڕای منیشە لەگەڵ نا وڵای ڕاد لەگەڵ ڕاوینێ بێ جارە باڕای کرد جیاواز بێت یاڵە بڵێ باڕای کرد 1900 ئەچ دەڵێن ئەزار دوبارە کردەوە. 1912 1913 1914 ساردەی فڕێدا. چاردە دوازدە فرێدا. ئێستمەوە 1913 بیبە. نایگۆڕی نەخێر. نایگۆڕی دڵنیای وەڵا هەڵ بژاردنم لە بۆتان کرد دوشم لە بۆتان فڕێدا دوانی ماوە. یەک ماوە جوانی با یازدەکە بگەر. نا یازدەم لە بۆتیا یازدەم لە بۆتیا دوازدە سێزدە چاردە. گوتن ناوەلۆ دوازدە. لە خۆتان تێکدا ئەتو دڵی افتخاتە 12 دوا وەڵامم بدەنێ با دوازدە بی. بەس سێزدە نایگۆڕی تا سێزدە دوا وەڵامیتیان بەڵێ کاک ئیبراهیم شتێکی خۆشم پێشکەش بکە سەڵاتەکەمان بردەوە هێنمان بردەوە. ئەو دوێم پێ دەڵم وەڵامەکەت ڕاست بیان غەڵەت بوو بەچاو ئاسانکاری باشم لە بۆتان کرد دەست یاڵا گۆرانێکتان پێشکەش دەکەم هیوادارم بەڵتان. پێشکەشی مەیدەکەیان پێشکەشی خاتمکی دەکەێت ئەوڵم پێشکەشی دەکەم دواتر پێشکەشی دەکەم. دەست خۆش مەمنون کاسەی سەفەری دووریم هەمووتانە تاسێنێ ڕۆژێک هەواڵی مەرگم هەمووتانە گیرهێنێ شیوەنی دایکی جوانم ئازار بۆ ڕۆحم دێنێ هەموویان بۆم دەگرێن خزمانم لەگەر شوێنێ هەموویان بۆم دەگرێن خزمانم لەگەر شوێنێ کە دەمبەن بۆ گۆڕستان با هیچ کەس گوڵ نەهێنێ بانگی چاو جوانم بکەن فرمێسکم بۆ بڕشێنێ بانگی چاو جوانم بکەن فرمێسکم بۆ بڕشێنێ بۆ کەناڵی مایکە سوورەکە برایم بەندان پێک دێنێ هیوادارم هەر بشین تا لەم ژیانە بمێنێ هیوادارم هەر بشین تا لەم ژیانە بمێنێ سەد سڵاو لەو خاتونە برایم بەندان پێک دێنێ. ئەی دەستت خۆش بی دەنگت خۆش بی زۆر 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 سپاس دەکەم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەختەوەر دەبن ژیانێکی باش چاوەڕێتان بکە ئینشاءڵڵا وەڵامەکە زۆر ڕاست بووە 1913 پیرۆز بێ یاخاوەنی 50,000 پیرۆز بێت خۆش بێ وەرسەکەوتن. زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم